بەڵێ بینرانی ێژار دەربارەی ئەو چالاکیانەی کە لە کوردستان و لە دەرەوە دەکرێت کە چەندین کەمپین بە دەستپێشخەری پەرلەمانتەران پارێزەران چالاکوانان ڕۆژنامەنووسان لە ناوخۆی کوردستاندا بە سەدان کەس بەشداریان لەو کەمپینانەدا کردبوو بۆ داوای ئازادی ئەو هەژدە چالاکوانیان کردبوو لە ئەوروپا و ناوەندە جیاوازەکانی تری ئەوروپایی چەندین چالاکی جۆرا و جۆر بەڕێوە چوون. قادر نادر چالاکی مەدەنی کە لە وڵاتی سوید دەژین ئەمڕۆ لە بەردەم پەرلەمانی گشتی سوید لە شاری ستۆکۆڵم چالاکیشان لەو بارەیەوە ئەنجامدا بوو لە ڕێگەی سکایپەوە بەڕێز قادر نادر لەگەڵماندایە و چەند زانیاریەک لە بارەی چالاکیەکە و لەبارەی شێوازی دەستگیرکردنی ئەو چالاکوانان دەخاتە ڕوو. بەڕێز قادر ئەم کاتت باشوە گەر پێما بڵێن چالاکیەکەی ئەمڕۆی ئێوە چه ئەنجامێکی هەبوو خوێندنەوەتان بۆ دەستگیرکردنی ئەو چالاکوانانی کە لە بادینان هەیە چییە؟ زۆر سپاس دیارە ئەمڕۆ ئێمە وەزیری دەرەوەی سوید بڕیار بە پەرلەمان بوو ئێمە زانیاریمان وەرگرت هەوڵماندا پەیامی خۆمان و خۆپیشاندەران و ئەرهابی پارتی پێ ڕابگەێنین بەداخەوە ڕەنگی بەشێک خەلە لەگەڵ ئێمە بوو ڤاکتەکان ئاگاداریان کردبووە تێنەپەڕی بەوێندەر بەڵام ئێمە بەدەیان پەرلەمانتارمان دیت بەدەیان سیاسیمان بە خۆتان زاو ناوەندە ئەو شوێنی زۆر قەرەبارق و شوێنی پۆلیتیکەکانی سویدا ئەو جلەمان لەبەر کرد پەیامەکەمان گەیان بەشەشی بەس بەداخۆ نەمانتوانی بەڵام دوێنێ وەزارەتی دەرەوە لە بەرپرسانی دۆستی عێراق تورکیا ئێرانمان دیت داوامان کرد کە هیچ تر بنەماڵەی بارزانی ئەوانە بنەماڵەیەکن کۆنتڕۆڵی ماکتی کوردستانیان کردیا پێشێلی مافی مرۆڤ و ئازادی بیرڕادەکان و مەسرور بارزانە کەسە دەبێت سەرۆکی حکوومەتی هەرێم کەسایەتێکە دەستی سوورە بە خوێنی چەندین شەهید بۆیە پێشوازی نابی بکرێتن بۆی ئەگەر بکەن بێگومان خەڵک ڕوبەڕووی ئەوە دەبێتەوە. ئامانجی گرتنیان ئەرهابە لە بادینان حرەکەیەکی باش خەڵک دروست بووە ئیتر بەو ئامانجەوە چۆن ئەردۆغان بەسای ملیتە کۆدە تاکە خەڵکی گرت هەدەپەی گرت بەنمونە کە هیچ دەوریانەوەکەنە بوو پارتی دیموکراتی کوردستانش بە هەڵێکی زێڕین دەزانێەوە بەوەیشی رادزێ سێزەرەوانە و بەشە چرە و چالاگوانە دیارانەی بادینانی دەستگیر کردووە و ئەمڕۆ خەبەر بە ئێمە گەشۆ بەداخەوە شێوانی ڕفێنرایە بۆ ئایا مەسیفە یان ئەوە تا دەستگای ئەمنی پاراستن ڕفاندویانە چارەنووسی نادیارە بەڵێ قادر وەکەوەی کە بەدوادا چۆنمان کردبێت ئەو یاسایی کە پارتی دیموکراتی کوردستان داش عێراق بڕیاری زیندانیکردنی ئەو هەژدە چالاکوانەی پێدەرکردووە کە یاسای 156 لە یاسای سزادانی عێراقیدا بە نووسراوێک یا بە بڕیارێکی پەرلەمانی هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردووە ئەو یاسایە مامەڵەی پێناکرێ چۆن دەکرێت جۆرێک لە دژبەری هەبێ لە نێوانی ئەوەی کە هێزەکانی ئاساییش یا دادگا یاسایەک جێبەجێکن لەسەر چالاکوانان کە کاری پێناکرێ لە لایەکی دیکە شەوانەیە پارێزەران ناتوانن بە یاسایەکی دیکە کە لە جێی ئەوە یا بڵین ئەلتەرناتیڤی ئەو یاسایە دانراوە کە یاسای خۆپیشاندانە مامەڵە لەگەڵ ئەو چالاکوانانەیە بکات. کاگاریان مێژووی پارتی پڕە لە کۆمیدیای سیاسی یعنی ئەوە نوێن نییە تۆ سیر کە کەمانی سید قادر هەبوو دوو بابەتی 30 ساڵ سزنیان کرد هەردووانێتی چوو گوتی دە سزنوەرە دەرێ بەبێق ئەوە یعنی سەرۆکی پەرلەمان دەرکرا وەزیری پێشمەرگە چەکدارێکی پارتی ئاودی دێگەڕی کرد یعنی چەندین جار پەرلەمانتار ڕێی لێ گیراوە کۆسڕە سوور جێگری بارزانی بوو تا ئێستا ئەمری ئەدامی هەیە 15 ساڵش جێگری بارزانی بوو و دەری ڕێیان لێگرت لە دێگەلا ئەوەش بەشەکە لەو مەهزەرە ینی تۆ پارتی هێزەکە هیچ پرەنسیبێکی دەوڵەتی تێدانی تۆ نازانیت چی لەگە بکەیت یاسایەک ڕۆژنوور شاوێز ئەلغای کردیتەوە کۆمەڵک خەڵک خۆپیشاندانیان کردێت چینە بەردەم سوپای تورک ئەوان تەقەیان لێ کردینە بەبێ یەک کەس بگیرێ دەکرێت ئەوان لێکۆڵینەوە بکرێتن کەچی هەستاون خەڵکێک بەنیەتی خۆپیشاندان مادەیەکیان لەسەر سەپاندووە کە هەمان ئەو مادەی پێشمەرگە دێتن گوایە وڵاتێک دەڕوخە وەختی لە هەشتاکانی باس ئەو چالاکوانە بەس نیەتی خۆپیشاندانیان هەبووە و ئەوانەیشی لادزێ ئەو مادەیەش نەیانگرێتەوە لە بەرەوەی بەرامبەر سوپای تورکە خۆ بەرامبەر هێزی پارتی دیموکراتی کوردستان و دامەدەستگاکانی هەرێم نەبووە بەڵام مەحزەلەی پارتی و گاڵتەجاری بنەماڵەی بارزانی کە هیچ سنوورێکیان نەهێشتەوە ئەوەی لێ دەرچوو ئەگەنا
تۆ منطقە هەیە خەڵکێک داوای دەرکردنی سوپای فاشی تورک دەکات کە 20 شەهید دراوە لە 4 ساڵدا 837 ئەو منطقەیە تۆپباران بە چەک و بە تۆپ و بە ئەوە کراوە کەچی بچی بە مادەیەک بە خائینی نەتەوەییدا لە قەڵەم دەی لە کاتێکدا بوونی ئەو پایەگە 18 پایەگای سوپای تورکی خۆی بەخۆی خیانەت دەکات. یعنی کۆمیدیایە کاک ئەریان تۆ هەموو وەزعی سیاسی کوردستان کۆمیدیایە بەڵێ بەڵێ بەرز قادر ئێوە وەک چالاکوانان لە ئەوروپایە زنجیرێک چالاکیتان ئەنجامدا ینی لە وڵاتانی ئەڵمانیا لە بەلژیکا لە بەردەم پەرلەمانی ئەوروپادا لێرە لە وڵاتی سوید و لە چەندین ناوەندی تر پێشنیارتان یا داخوازیتان بۆ چالاکوانانی ناوخۆی کوردستان بەتایبەت چالاکوانانی باشووری کوردستان چییە بۆ ئەوەی کە ئیتر بتوانن دەنجی ئەو کەسانە من کە ئێستاکە لە نێو زیندانەکاندان. یعنی ئەمە داوا دەکەێت پارتی دیموکراتی کوردستان لە زمانی فەیسبوک ڕەخنەی میدیایی ناتوانێت ئەو خەڵکە دوێر و لە قوڵایی پارتی بە قوڵایی بادینان پێتێکەچێت بۆیە دەبێت فشارەکان دەولی بێت و ئاسی ناڕزایەتەکان بەرفراوان بێ و میدیاکان و حزبەکان بێنە دەنگ. ئەمە خاڵک دوو ناوەندی نێودەوڵەتی ئێمە زۆر بە گرنگ وەربگرین کە ئێمە دەستمان پێکردووە ڕێکخراوی ئەمنستی هۆمەن ڕایت وۆچ پەرلەمانی بەریتانیا ئەڵمانیا سوید ئەو وڵاتانە هەموو ئاگادار کرایەوە بەدەیان کەسایەتی من ئەزانم کە ململانەی سیاسیان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانەیە لە عەرەبی لە عێراقی لە ئەوروپی کەوتونەتە خەت قونسڵخانەکانی ئەمریکا و فەڕەنسا ئەوانەوە ئێمە زانیاریمان هەدیدار لەگەڵ ئەوە دەکا ئێمە ئەبێ هەژمونەشی گەورە لەسەر پارتی فشارێکی گەورە لەسەر دروستکەین وە چالاکوانە و دۆسێ بە ئەکتوێل وەگرن مەسەلەکە هەر ئەو 18 کەسە نییە کاکە ئەریا مەسەلەکە ئەوەیە پارتی دەیەوێ ئێرهاب ئۆپۆزیسیۆن لاواز بووە دوێنێ لە تەفگەریاندا ئەمڕۆ کەتنە بادیناندانەوێت تەسفیەی هێزە ئازادی خوازەکان لە باشوور بکەن ئەگەرنا منطقە خەڵکێک بەس نیەتی خۆپیشاندانی هەبووە ئەوە هیچ خۆپیشاندان نەکرد تو بچی بڕیاری لە سێدارەدانی لە بۆ دابنەی ئەو بڕیارەی کە دەیان پێشمەگەی پارتی دیموکراتی کوردستان سەدام گرتوی دوایانە خیانەتی چیان کردووە داوا دەکەن سوپای تورکیا لە خاچی کوردستان دەربستە دەرێ بە نەزەری پارتی دیموکراتی کوردستان ئەوەی دژی سوپای تورکیا بێ خاینی نیشتیمانیە ئەوەش گەورەترین ئابڕوچوونی سیاسیە. بەڵێ بەرز قادر وەک دوایین پرسمانەوە باسان لە دۆخی ئەمڕۆی شێروان شێروانی کرد کە زانیاری دوایین زانیاری لای ئێوە بوو کە شێروان شێروانی ڕفێنراو یا گوازراوەتەوە بۆ شوێنێکی دیکە بەڵام زانیاریەک لای ئێمە هەبوو کە لە دوو ڕۆژی ڕابردووە ئەو بریندارانی کە لە ڕۆژی 26 مانگا لە شیلاتزێ بریندار کرابوون لە نێو نەخۆشخانەکاندا هێزەکانی ئاسایشی پەدەکە چاوەڕێیان کردووە کە تا چارەسەری وەربگرێت و دواتر ئەوانە دەستگیر بکەن و بۆ لێکۆڵینەوە بیان بن بۆ نێو زیندان. دوایین زانیاری ئەو کەسانی کە بریندارن یا چالاکوانانی تر لای ئێوە چی هەیە وەکو دوایین پرسیشمان بێ ئەمە دەمەوە بڵێن تا ئێستاش بەپێی ئەو زانیاریان بەدەست ئێمە دەگەشە دوێنێ کۆمەڵە خەڵکیانە شیلاتزێ گرتووە خەڵکێکی زۆر هەراتبوو لە ناو شیلاتزێ ئێستا کە شەوان دەگەڕێتەوە بۆیە داوا دەکەین ئەوانەی کە وێنەکانیان هەیە ڤیدیۆکانیان نەگەڕێنەوە پارتی میتی تورکی لە دوایانن بیانگرن ئەمە خاڵێک دوو پارتی شێروان شێروانی ڕفاندووە کە ئێمە چارەنووسی پارتی لە ئەستۆی پارتی دەزانین ئامانجیان ئەوێ تێشی بشتێنەوە کومەلا ئیسماعیل سوسەی بهێنە سەر تەلەڤیزیۆن ئەوەی پێ بکەن ئەو هێزە ئەمنیە ئەو ڕۆ بە تەنها شێروان شێروانی بردووە و ئەو بریندارانە پارتی سڵ لە هیچ ناکاتەوە ئەگەر هێزەشی نێودەوڵەتی ڕێکخراوەکان ئەوە نەبێتن ئێمە پێمان وایە ئەو 18 کەسە ژیانیان لە مەترسیە کێشە لەوەدایە کاک هاوڕێیان ینی لە ئێران لە دەوڵەتەکە دە هەموو دەوڵەت داژیکانە کاتی یەکێک دەگیرێ ئەمری ئێدامی دەدرێیان سزا دەدرێت ئیتر تۆ دڵنیای بەس لە ژێر دەسەڵاتی پارتی هیچ ئەوە نییە کە سبەی ژەهر خوار دەکرێت بە ئەشکەنجەیەکی ئەوتر دەدرێ مادەکەی دەگۆڕێ ژیانی ئەو هەژدەی بەمانای وشە لە خەتەردایە داوا دەکەین هەموو لایەک بێتە سەخت کێشەکە ئەو 18 کەسە نییە ئەگەنە دەیان کەسی کێشەکە ئەو پرۆسەیە کە مەسرور بارزانی بەلێ بێتە دەسەڵات وەک محەممەد بن سەلمانی سعودیا دەستی بە ئەرهاب کردیا ئەوەی خاشفزی کە دەستی پێ کرد بەڵێ